دکتۆر مستەفا پێنجوێنی لە ساڵی 1930 لە پێنجوێن لەدایک بوو و زانایەکی ناسراو بووە لە زانستە ئیسلامیەکاندا لە کوردستان و وڵاتانی عەرەبی. چەندین کتێب و توێژینەوەی لە زانستە ئیسلامیەکاندا هەیە و خوێندکاری لە بەشێکی زۆری وڵاتانی عەرەبیدا هەبووە. هەر لە پێنجوێن لە خزمەت مامۆستا مەلا محەممەد ئەمین کتێبی مینهاج دەخوێنێت. دوای ئەوە ڕۆشتووە بەرەو شاری مەریوان و لە گوندی ئەسراوە لە خزمەت مامۆستا مەلا فایق باڵەکیدا کە ئیجازە پێدەری مامۆستا مەلا باقر بووە بۆ ماوەی ساڵێک جێگیر دەبێت. پاشان گەڕاوەتەوە شاری سلێمانی، ئیتر چۆتە گوندی چنگیان بۆ خزمەت مامۆستا مەلا عارفی چنگیانی لە خزمەت مامۆستا مەلا حەسەنی هندی کە ئەو کاتە مستەعید بووە. دووبارە چوەتەوە شێخ هەڵمارێن و دوای ماوەیەک ڕووی کردووەتە پێنجێن و لە خزمەت مەلا نەجمەدین کوڕی مامۆستا مەلا قادری میشاوی بەرەو میشاو بەڕێکەوتووە و پاشان چۆتە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵڵا بۆ گوندی وێنە و کتێبی فەناری دەخوێنێت. پاشان دەچێتە گوندی دارۆخان و لە خزمەت مامۆستا مەلا ڕەحیمی قازی کە ئیجازە پێدەری مەلا محەممەدی قازی بووە کتێبەکانی ئەداب البەحث والمناظرە و عەقائد نەسەفیە دەخوێنێت بە حاشیەی عەبدولحەکیم و خەیاڵیەوە. پاشان بەرەو بۆکان دەڕوا و لە گوندی حاجی کەند لە خزمەت مامۆستا مەلا محەممەدی کوڕی مەلا عەلی حەمامیان دادەمەزرێ و کتێبی گوڵمبووی بورهان دەخوێنێت. پاشان دەچێتە ناوچەی بانە و لە گوندی نجنێ لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵڵای کەشێنیدا کتێبە گرانەکانی وەکو تەهزیب الکەلام و ئاداب البحوث والمناظرە دەخوێنێت و وەکو خۆی دەیگێڕێتەوە. لە ژیانمدا وێنەی وەک مامۆستام نەدیوە لە زانست و خوێندەواریدا. هەروە لە ساڵی 1956دا دەگەڕێتەوە بۆ هەڵەبجە بۆ گوندی پرێز بۆ خزمەت مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز و دواتر چۆتە شاری مووسڵ و لە مزگەوتی نەجیب جادر بۆتە ئیمام. پاشان ساڵی 1959 بۆ تەواوکردنی خوێندن چۆتە وڵاتی میسر و لە کۆلێژی شەریعە و قانون لە زانکۆی ئەزهەر و لە ساڵی 1961 دەستی پێکردووە و لە ساڵی 1965 تەواوی کردووە و گەڕاوەتەوە مووسڵ و پاشان چوەتەوە بۆ ئەزهەر بۆ خوێندنی ماستەر و تا ساڵی 1978 هەر لەوێ دکتۆراکەشی تەواو کردووە و ناونیشانی ڕیسالەی دکتۆراکەی مختصر من قواعد العلانی والكلام الأسنوي کە پێک هاتووە لە 2 بەرگ و 1306 لاپەڕێ و لە ساڵی 1984 لە مووسڵ چاپکراوێک دەمێنێتەوە. دواتر لە وڵاتی قەتەر نیشتەجێ بووە و زوو سەردانی کوردستانی کردووە و زاتێکی تەواو شارەزا و خوێنەوار و خواناس و بەهیمەت و خاوەن چەندین نووسین و شەرح و پەراوێزی سەر کتێبە قورسەکانی وەکو جەمع الجەوامع و گڵنبووی ئاداب و چەندینی ترە و مامۆستا لە خێزانێکی بەناوی عەتیە خان خاوەنی 1 کوڕ و 4 کچە لە ڕۆژی 13 حوتی 2022 لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله. بەناوی خۆی گەورە و میهرەبان. سپاس و ستایش بۆ خودای گەورە و باڵادەست. درود و سەلام بڕژێ بەسەر گیانی پێغەمبەرمان محەممەد و خانەوادە و هاوڵان و شوێنکەوتوانی بەگشتی. من بەناوی عەشیرەتی ڕاشید و تائی پرسە و تازێباری خۆم ڕادەگێنم بۆ جیهانی ئیسلامی و جیهانی عەرەبی بە بۆنەی کۆچی دوایی زانایی پایەداری ئیسلامی شێخ مستەفا کە گەورە بوو لە نێوان دڵەکان. ئەو لە دوای خۆیدا دەریایەک لە زانست و زانیاری بەجێهێشت بۆ زانست خوازان و زانایانی دوای خۆی. لە ڕاستیدا ئێمە شانازی دەکەین بەوەی لە دوای خۆیدا بۆ ئێمەی بەجێهێشت. خەڵکی مووسڵ بەگشتی شەرەفمەند بووین بەم زانستە پاک و بێگەردەی کە لە زانای پایەدار شێخ مستەفای پێنجوێنیمان وەرگرتووە. سوپاس و ستایش بۆ خوای گەورە و باڵادەست. درود و سەلام بڕژێ بەسەر گیانی خۆشەویستمان محەممەد و بەسەر خانەوادە و هاوڵانی و شوێنکەوتوانی بەگشتی. من براتان دکتۆر داود سەبعاوی بەڕێوەبەری قوتابخانەی عێراقی بۆ زانستی شەرعی. بەندە لە ساڵی 1984 شێخ مستەفا پێنجوێنیم ناسی. لەلای ئەو زانستی منطق فێر بووم. بەڕاستی زانایەکی پایەدار بوو. زانستەکە وەکو کانی لەبەری دەڕۆی و دەیزانی چۆن و بە چ شێوەیەک لە مێشتی قوتابی بیچەسپێنێ. بەردەوام بۆ قوتابیەکانی دووبارە و سێبارەی دەکردەوە تا بە جوانی تێی بگەن و وەری بگرن.
گومانی تێدانیە زانست و زانیاریەکانی شێخ مستەفا پێنجوێنی جیاواز بوو بەهۆی یاکار و ڕەفتارەکانیەوە، چونکە ئەو لە نێوان حوجرە و قوتابخانەی مەلایەتی و قوتابخانەی ئەکادیمی زانستەکەی کۆکردبووەوە. سەرەتا بە حوجرەی مەلایەتی دەستی پێکرد، دواتر توانی ئیجازەی مەلایەتی لەسەر دەستی شێخ عەبدولکەریمی مودەڕیس وەربگرێ. پاشان لە جامیعەی ئەزهەریش بڕوانامەی بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرای بەدەستهێنا. هەر بۆیە توانی دوو لە بەرزترین زانستەکان بەیەکەوە کۆبکاتەوە، واتە زانستی مزگەوت و زانستی کۆلێژی ئەکادیمی. بۆیە لە ڕاستیدا زانستەکەی ئەو جیاواز بوو. جیاوازیەکی دیکەی ئەوە بوو تایبەتمەندی خۆی هەبوو لە ڕوونکردنەوەی ئوسوڵی فقه، چونکە ئوسوڵی فقه هێز دەبەخشێتە زانای ئاینی لە بواری فتوادان و هێزیش دەبەخشێ بە زانستەکەی. گومانی تێدانیە ئەو بەوە دەناسرایەوە کە زیرەک و لێهاتوو بوو، بەهۆی ئەوەوە ئەو زانستە بە نرخەی بەدەستهێنا بوو. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە و میهرەبان، درود و سڵاو بڕژێت بەسەر گیانی پێغەمبەرمان لەگەڵ هاوڵ و شوێنکەوتوانی بەگشتی. بواری زانستی مامۆستا و چاوساغمان بەڕێز دکتۆر مستەفا پێنجوێنی ڕەحمەتی خوای لێبێ دوور و درێژە، بە چەند چرکەیەک باز ناکرێت، بەڵام دەکرێت کورتی بکەینەوە و چاوێک بخشێنین بە ژیانیدا بەپەلە. شێخ مستەفا هەروەک زانیومانە و لەوانەمان بیستووە کە لە نزیکەوە دەیناسن کاروانی زانستەکەی لە ناوچەی پێنجوێنەوە دەست پێ دەکات. پێنجوێن ناوچەیەکە سەر بە پارێزگای سلێمانیە، لەوێ لە قوتابخانە ئاینیەکان خوێندوێتی، پاشان ناوچەکانی کوردستان گەڕاوە و زانستی شەرعی وەرگرتووە لەم و لەو. تاوەکو ڕێژەیەکی زۆر زانستی شەرعی کۆ کردوتەوە، پاشان چۆتە قوتابخانەی قادریە لە بەغدا، بەڵام لەوێ زۆر نەماوەتەوە گەڕاوەتەوە بۆ مووسڵ. توانیوێتی ئیجازەی زانستی ئەقلی و نەقلی واتە مۆڵەتی زانستی بیرمەندی و وەرگرتن وەربگرێ و بەدەست بێنێ لە موفتی عێراق لە قوتابخانەی قادریە شێخ عەبدولکەریم مودەڕیس. پاشان گەڕاوەتەوە بۆ شاری مووسڵ و لەوێ بووە بە پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی نەجیب جادر. پاشان دەستنیشان کراوە بۆ قوتابی کە بچێت بۆ میسر بۆ ئەوەی لەوێ بتوانێت بڕوانامەی بەکالۆریۆس بەدەست بێنێت. ئەویش لەوێت چۆتە جامیعەی ئەزهەر لە ساڵی 1961 تا ساڵی 1965 توانی بڕوانامەی بەکالۆریۆس بەدەست بێنێت لە زانستی شەرعی. پاشان گەڕاوەتەوە بۆ شاری مووسڵ و دووبارە بۆتەوە بە پێشنوێژ و وتارخوێن لە مزگەوتی ئیمام نەجیب جادر. دوای ئەوە جارێکی تر گەڕاوەتەوە بۆ وڵاتی میسر بە مەبەستی بەدەستهێنانی بڕوانامەی ماستەر لە ئوسوڵ الفقه. پاشان دیسانەوە گەڕاوەتەوە بۆ وڵاتی عێراق، دواتر جارێکی تر گەڕاوەتەوە بۆ وڵاتی میسر بە مەبەستی بەدەستهێنانی بڕوانامەی دکتۆرا لە ساڵی 1978. پاشان هاتۆتەوە بۆ عێراق کە دوو بڕوانامەی هەڵگرتووە، بڕوانامەی زانستی شەرعی کە لە شێخ و مامۆستایانی خۆمانی وەرگرتووە لە زانستی ئەقلی و نەقلی لەگەڵ بڕوانامەی دکتۆرا. پاشان قوتابیانێکی زۆر پەیوەندیان پێوە کردووە لە مووسڵ لە هەموو لایەکەوە لە نێو کۆمەڵگەی عێراق کە زانستی شەرعی لێوە فێر بوون و وانیان لای داناوە بە جۆرێک بۆ مەبەستی بەخشینی ئەم زانستە ناوبراو لەو مزگەوت بۆ ئەو مزگەوتی مووسڵ گەڕاوە، زانستی شەرعی تێدا بڵاو کردوێتەوە. زۆر جار هاتۆتە مزگەوتی نەبی یونس، دوا مزگەوتیش پێش مردنی مزگەوتی کەفاعات بوو لە ناوچەی کەفاعات. بە جۆرێک لەوێ ماوەتەوە و بەردەوام دەرس و دیراساتی هەبوو و زانستی شەرعی بڵاو کردوێتەوە. بە شێوەیەک چەند زانای ناودار لە مووسڵ لەسەر دەستی ئەو بوون بە زانا و شەرعزان، لەوانە شێخ ئەکرەم عەبدولوەهاب و شێخ سادق محەممەد مزوری و شێخ ئەزهەر و شێخ ساڵح محەممەد مەحمودی کە ئێستا سەرۆکی ڕابیتەی ئیسلامی مووسڵە. دوا قوتابی ئەو شێخ دکتۆر ڕیاز تۆفیقە کە بڕوانامەی شەرعی لای ئەو وەرگرتووە لە مووسڵ. پاشان تا ساڵی 1994 لەوێ ماوەتەوە، دواتر سەفەری کردووە بۆ وڵاتی قەتەر، ماوەیەکی زۆر لەوێ ژیاوە. پاشان گەڕاوەتەوە بۆ شاری سلێمانی، لەوێ ماوەتەوە تا کۆچی دوایی کردووە، گەڕاوەتەوە بۆ لای خوای گەورە و میهرەبان، هەزار ڕەحمەتی خودای لێبێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، سپاس و ستایش بۆ خودای باڵادەست و درود و سڵاو بڕژێ بەسەر گیانی خۆشەویستمان محەممەد و خانەوادەی لەگەڵ هاوڵانی و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. پاشان خوددا ئەو ڕێڕەوەی پێبەخشیم کە من یەکێک بم لە قوتابەکانی قوتابی شێخی گەورە و زانای پایدار دکتۆر مستەفا پێنجوێنی، ئەوی شێخ و زانای پایدار دکتۆر ڕیان تۆفیق حوسەینیە کە شێخ زۆر بە جوانی پێشوازی لە ئێمە کردووە، ئەویش بە فەزلی خودای گەورە بوو.
سوپاس بۆ خوا. جا لە میانی خوێندنەکەمدا شێخ زۆر خۆشەویستی و ڕێز و ستایشی خۆی بۆ شێخ مامۆستای خۆی نیشان دەدا واتە بۆ شێخ و زانای پایدار دکتۆر مستەفا پێنجوێنی ڕەحمەتی خوای لێبێت. لە میانی خوێندندا لێکۆڵنەوە و وردەکاری زۆر لە نووسراوەکانیدا دەکرد و جێگایەکی فراوانی لە دڵی شێخدا داگیر کردبوو واتە لە دڵی مامۆستای ئێمە. شێخ ڕەیان خوددا بیپارێزێ، خوددا منەتی ئەوەی لەگەڵ کردم کە بتوانم بە دیداری شێخ شادم دوای ئەوەی لە سەفەرەکەی گەڕایەوە. ئێمە لە میانەی سیرکردنمان بۆ شێخ ڕەیان ڕوخساری شێخ مستەفای پێنجوێنیمان دەدیت چونکە شێخ داستانشی گەورەی زانست و زانیاری شەریعیە، شاخکی پتەوی بواری زانستیە. بە هەمان شێوە لە چاوی زۆرێک لە زانایانی دیکەش شێخ مستەفا بەخشێکی خودایی بووە بۆیان لە بواری زانست و زانەری، هەروەها لە ڕووی تەقوا و خواناسی و خۆنەویسی و جوانی و ڕەوشت و دینداریدا و هەروەها لە ڕووی کارزانی و ویقار و جوامێری و مەردایەتیشدا سوار چاک بووە. پێش 45 ساڵ بەر لە ئێستا من شێخ مستەفای پێنجوێنی مناسی. من ئەو کاتی لە دیوەخانی بنەماڵەکان دادەنیشتم. ئەو کاتە حاجی محەممەد عەلی مامم کە یەکێکە لە ڕیسپیەکانی عشیرەتی ئەڕاشێد. ئەم دیوەخانانە دیوەخانی عشیرەتەکان بوون، بەڵام لە خوددا بە زیاد بێت زۆرێک لە زانایان و شێخە بەڕێزەکان دەهاتن بۆ دیوەخان. بەبیرم دێ کە شێخ عومەر لامی هەبوو ڕەحمەتی خوای لێبێ. ئەو پیاوە زانایەکی گەورەی فەرمودەناس بوو. هەروەها شێخ دەهام ئەلحیالی هەبوو، ئەویش ڕەحمەتی خوای لێبێت هەمیشە لە دیوەخان بوو. مەبەستم دیوەخانی عەشایری بوو. من ماوەی 45 ساڵ دەبێ شێخ مستەفای پێنجوێنی ناوبانگم بیستووە بەڵام نەمبینیوە. بەقەدەری خوا لەو کاتە شێخ مستەفای پێنجوێنی بەژوور کەوت، ژمارەیەک کەسیشی لەگەڵدا بوو. من ئەو کاتە نەمدەناسی. جا کاتێک لە یەکێکم پرسی کە لەوێ دانیشت بوو ئەوە کێیە؟ گوتی تۆ ئەم شێخە بە ناوبانگە ناناسی؟ گوتم ناوەڵڵا. گوتی ئەمە شێخ مستەفای پێنجوێنیە. لە ماوەی کۆتایی ساڵی هەفتاکان، واتە ماوەی 45 یان 47 ساڵ پێش ئێستا باز دەکەم. جا کاتێک شێخ مستەفا دەهاتە ژوورەوە ڕێزی خۆی هەبوو و مەکانەتی خۆی هەبوو لە نێو جیهانی عەرەبی و کۆمەڵگەی عەشایری. دیوەخان زۆر گرنگی دەدا بە شێخ مستەفای پێنجوێنی. لە نێو دانیشتۆکاندا شێخ عومەر نیعمە هەبوو ڕەحمەتی خوای لێبێ. یەکەم کەس کە هەڵسایەوە پێشوازی کرد لە شێخ مستەفا شێخ عومەر نیعمە بوو. ئەو سەنگی خۆی هەبوو لە نێو جەماوەردا. شێخ مستەفا واتە لە نێو مووسڵ سەنگی خۆی هەبوو لە نێو جەماوەر و خەڵکیدا. هەروکو شێخ داود باسی کرد ئەو مەکانەتی هەبوو، مەکانەتی تایبەت. ئەو تەنها لە نێو مزگەوت و زانست خوازان نەبوو، ئەو دەچۆنێ و هەموو کۆڕ و مەجلیسێکی عەشایری عەرەبی و ناعەرەبی لە مووسڵ. لە نێوانیاندا دیوەخانی حاجی محەممەد عەلی مامم ڕەحمەتی خوای لێبێت. لەم دیوەخانەدا جۆرها پیا و ماقوڵ و ڕیشسپی کۆ دەبوونەوە لە کەسایەتیە دیارەکانی شارەکە. بە هەمان شێوە زۆرێک لە شێخ و پیاوچاک و زانای ناودار سەردانیان دەکرد، وەکو شێخ عومەر نیعمە و مامۆستا و زانای پایەدار شێخ مستەفا پێنجوێنی. شێخ مستەفا پێنجوێنی هەر کاتێک مەسەلەیەک هەبوایە چارەسەرکردنی ئالۆز بوایە دەبرایە خزمەت شێخ مستەفای پێنجوێنی، داوایان لێ دەکرد چارەسەریان بۆ بدۆزێتەوە. بۆ نمونە مەسەلەی کوشتن یان هەر ڕووداوێکی تر جاری وا هەبووە مەسەلە هەبووە چارەسەر دەکرا، بەڵام مەسەلە هەبوو ئالۆز دەبوو بەهۆی زۆر دەستێوەردانی کەسانێک کە شیاو نەبوون بۆ چارەسەرکردنی مەسەلەی ئالۆز بە ڕێگایەکی ژیرانە و هۆشمەندانە، جا بە ڕێگەی شەرعی بێت یان ڕێگای عەشایری. یەکسەر داوایان لە شێخ مستەفای پێنجوێنی دەکرد بۆ چارەسەری، چونکە ئەو سەنگێکی جەماوەری زۆری هەبوو لەگەڵ سەنگی عەشایری. ئەو بەقەدەر ئەوەی لە بواری زانستی شەرعی سەنگ و قورسایی هەبوو لە نێو عەشایریشدا سەنگ و قورسایی خۆی هەبوو. هەروەها شێخ مستەفا پێنجوێنی ڕەحمەتی خوای لێبێ ڕۆڵی زانایەکی ڕاستەقینەی ئازا و بوێر و مەردانەی دەبینی. جوامێری زانایانی هەڵگرتە بوو، ئەوەی لی دەگێڕدرێتەوە ئەو بەکەمی بەشداری داوەت و خواردن بووە، چونکە یوت ئەمە کاریگەری دەبێت لەسەر سووکبوونی زانای ڕاستەقینە. واتە ئەگەر زۆریان لێ نەکردبا نەدەچووە داوەت و نان خواردن، دەیوت بە ئەم شتە وێنەی زانا ناشرین نەکا، چونکە هەندێک خەڵک پێیان وایە زانای ئاینی زیاتر پێویستیان بە یارمەتی هەیە لە چاو خەڵکی ئاسایی و چاویان لە دەستی خەڵکە.
بەڵام شێخ مستەفای پێنجوێنی هەرگیز بەمە ڕازی نەبوو، وێنەیەکی ڕاستەقینەی زانایەتی نیشانداوە. بەوەی جگە لە خوددا پێویستی بە هیچ کەسێک نەبووە و داوای یارمەتی و هاوکاری لە هیچ کەسێک نەکردووە. ئەم تایبەتمەندیەشی وای کردبوو سەربەرزی و جوامێری پێبەخشی بوو، بۆیە هەمیشە سەربەرزانە دەژیا. شێخ هەرگیز لە یەک شوێن دەستەوسان دانەدەنیشت، بەڵکو لە نێوان وانەوتنەوە و وتارداندا کۆکردنەوە و هاموشۆی هەبوو بۆ لادێیەکان و شارۆچکەکان، تاوەکو ئامۆژگاری خەڵک بکا و ڕێنوینیان بکا کە ئەمەش تایبەتمەندی و جیاوازیەکی دیکەیە بوو لە چاو زانایانی دیکەدا. شێخ ڕەحمەتی خوای لێبێ بێ جیاوازی لەگەڵ هەموو چینەکانی کۆمەلگا ئاوێزان و پەیوەندی هەبوو، بە جۆرێک کەسانی دەشتەکی و لادێیەکان و ڕۆشنبیرانی شاریش وەکو یەکسەردانیان دەکرد و لای ئەو جیاوازیان نەبوو، چونکە ئەو دەیزانی بە هەموو شێوازێک لەگەڵ هەموو کەسێکدا وەکو یەک و بە یەکسانی و بە دادگەری مامەڵە بکا و هەڵسوکەوت بکە، دڵی هەمووشیان ڕابگرێ و کاریگەریان لەسەر دروست بکە. بە جۆرێک ڕووگەی هەموو خەڵکی مووسڵ لە شێخ مستەفا بوو، بەو مانایەی کە دیوەخانی شێخ مەڵبەندی ڕاستەقینەی هەموو چین و توێژێکی مووسڵ بوو. بە جۆرێک ئەو کاتەی کە مانگی ڕەمەزان داهات لە مزگەوتی جامع ڕەشان هەموو کەسێک هاتن بۆ لای تاوەکو گوێ لە قسەکانی بگرن. جاو کاتەی هاوشێوەکانی ئەو لە مووسڵ بوون، فتوادان وەکو ئێستا هەڕەمەکی نەبوو، بەڵکو قسەکانی ئەو قسەی هاوشێوەکانی ئەو کۆتا قسە و بڕیار بوو تەواو. بە شێوەیەک ئەگەر بیان وتایە ئەو فتوایە شێخ مستەفا داویەتی، ئەوانی تر بێدەنگە بوون، هیچ کەسێک بۆی نەبوو قسەیەکی تر بکە، بۆیە ئەو کاتە فتوا نرخی خۆی هەبوو. ئاینیش بە هەمان شێوە سنگ و قورسایی زیاتری هەبوو لە دڵی خەڵکی. ئەو کاتەی هەندێک لە زانایان کە بەڕاستی زانابوون لە نێو کۆمەڵگەدا بوون، فتوا نرخی خۆی هەبوو. لە ڕاستیدا فتوای شێخ مستەفا هێزی هەبوو، بەهۆی زانستە زۆرەکەیەوە هێزی پێیا کردبوو، بۆیە کاتێک بیان وتایەم قسەیە شێخ وای وتووە، ئیتر چیتر کەسی دیکە پرسیاری ناکرد لە هیچ کەسێکی تر و نەئەچوونە لای هیچ زانایەکی تر. ئیتر نەدەوترا لەم مەسەلەیەدا ڕاجیایی زانایان هەیە، مانای وایە کە دەیانوت ئەم فتوایە شێخ مستەفا داویەتی مەسەلەکە کۆتایی دەهات، چونکە هەر کارێک و هەر مەسەلەیەک بچوو بایەتە لای ئەو ئیدی یەکلا دەبووەوە. بەڕاستی هەستێکی خۆش بوو کاتێک پێ دەگەشتم یان پەرتوکانیم دەخوێندەوە، زۆرجار لە شەقەمەکانی مووسڵدا گەڕاوم بە دوای پەرتوکەکانیدا لە نێو بازاردا. هیچێک لە پەرتوکەکانی بە ناوی مختصر القواعد الإعلانی بوو لەبارەی ئوسوڵ الفقه، هەروەها پەرتوکی کفایەت الأخیاء، هەروەها رسالة في أصول الفقه، مجلد الاستيات، هەروەها رسالەی في الرضا. زۆرێکی دیکەش لەو پەرتوکە پوختانی کە دەستنووسی ئەو بوون و بڵاو کرابوونەوە کە شێخڕیان پێی دەکوتین و پاشان دەیگوت ئەمانە لە نووسراوەکانی شێخ مستەفا پێنجوێنیە. جگە لەوەش ئێمە لە میانی خوێندنەکەماندا خۆشەویستیمان زۆر بوو بۆ شێخ مستەفا، بەهۆی خۆشەویستی شێخڕیان بۆ شێخ و مامۆسای خۆی، چونکە هەمیشە باسی گەورەی و باسی گەورەی تەقواداری و لێکۆڵنەوە و وردەکاری شێخی بۆ دەکردین، چونکە ئەم خانەوادە بەڕێزە وەکو زنجیرە یەک لە دوای یەک بە زانستەوە پابەند بوون، بە تایبەت شێخ مستەفا پێنجوێنی بەیەکێک لە زانا پایدار و ناودەرەکانی مووسڵ ئەژمار دەکرێت، هەروەکو بینومانە و بیستومانە کە لە زانایانی مووسڵ کە جەنابی شێخ دیاری و خەڵاتی خوددایە بۆ نێو کۆڕی زانست خوازانی شەرعی، هەروەک شێخڕیان خوا بپارێزێ ئاماژی پێدەکرد کە زۆر لای زانایان خوێندوێتی، بەڵام هیچان بەقەت شێخ مستەفا لە دڵیدا جێگیر نەبووە. کارگەریان وەک ئەو نەبووە لە دڵ و دەرونیدا، بەتایبەت لە ڕووی لێکۆڵنەوە و وردەکاری و پێداچوونەوەی سەرەتا بە گەورەترین زانست دەستی پێکردووە، وەکو منطق و فەلسەفە و زانستی لێکۆڵنەوە و دیقەتدان لە قوڵایی وشەکان و نەحو و سەرف و زمانەوانی و زۆرێک لە زانستەکانی تری شەرعی عەرەبی، هەروەها لە بیرروباوەڕی زمانپارایی و تەفسیر و فقه و ئوسوڵ و فەرمودا بە جۆرێک بە ئاسێکی بەرز تێیدا خولاوەتەوە کە جیاواز بووە لەگەڵ هەموو زانایانی تری مووسڵ. ئەو کارلێکی زۆری کردووە لەگەڵ ئەم شێوازی وانانە، جگە لەوەش دەیگوت شێخ دراویشی دەگمەنە، چونکە لە قۆناغەکانی سەرەتاییەوە پێیدا هاتووە و خاوەنی بەکالۆرس و ماستەر و دکتۆرایە لە جامیعەی ئەزهەر، چونکە ئەمە لەو کاتەدا شتێکی زۆر بوو، لەبەر ئەوەی ڕژەمی پێشوو بربەسێکی گەورە بوو لە بەردەم گەشەکردنی زانایان و خوێندنیان لە دەرەوەی وڵات بۆ خزمەتکردنی زانست و زانیاری شەرعی،
بێگومان بوونی شێخ مستەفا پێنجوێنی ئەو کاتە لە وڵات بەم هەموو زانستەوە وەچەرخانێکی مێژووی گرنگ بوو لەباری زانست و زانیاری شەرعی لە مووسڵ. بۆیە بوونی ئەو لە مووسڵ نیعمەت و بەخشێکی خودای گەورە بوو بەسەرمانەوە. سوپاس بۆ خوا کە ئەو نیعمەت و بەخشە درابوو بە شاری مووسڵ بەهۆی ئەم زانە پایدار و جوامێرەوە. شێخ کاریگەریەکی زۆر بەتینی هەبوو لەسەر قوتابیەکانی لە وەرگرتنی زانستی شەرعی ئەوانی خۆی سەرپەرشتی دەکردن و لە سەردەستی ئەو بڕوانامەیان وەرگرتووە. هەروەها لە نێو کۆمەڵگەشدا کاریگەری خۆی هەبووە بە تایبەتی لە مووسڵ. لە ڕاستیدا خەڵکی خۆشیان دەویست و بە هەمان شێوەش قوتابیەکانیشی. ئەو خەڵکەی دەیانناسی زۆر خۆشیان دەویست و ڕێزیان دەگرت بە تایبەتی ئەو کاتەی وتار خوێن بوو. هەروەها ئەو کاتانەی فتوای بۆ دەدان و بابەتە شەرعیەکانی بۆ ڕوون دەکردنەوە و لەو کاتانەی پرسیاریان لێ دەکرد. لە ڕاستیدا من زۆر پرسیارم لەو کەسانە کردووە کە نزیکی بوون. ئەوان زۆر کاریگەرن بە هەڵوێستە جوانەکانی ئەو بە تایبەتی لە بیوێری و قسەکردن و بە دەنگەوە هاتنی لە حەق و ڕاستی. لە ڕاستیدا کەسێکی بوێر و لێهاتوو بوو بە تایبەت لە کات و سات و ڕۆژە ناهەموارەکاندا بە تایبەتی لەو کاتانەی زانایان و پیاوچاکان دژایەتیان کراوە و دەست و زمانیان بەستراوە و لەلایەن دەسەڵاتەوە پەلبەست و زمان بەست کراون. بەڵام شێخ لەو کاتەدا بەو پەڕی جوامێری و مەردایەتی بەرگری لە ئاین و گەل و نەتەوەکەی کردووە و بەدەنگ هاتووە لەسەر حەق و ڕاستی لە لۆمەی هیچ لۆمەکارێکیش نەترساوە. هەڵوێستە جوامێر و مەردایەتیەکانی گەلێک زۆرن لە هیچ کەس نەترساوە جگە لە خوا. من هەڵوێستێکی ئەو باس دەکەم کابرایەک بۆی گێڕامەوە دەرچوویەکی زانکۆ دەچێتە لای ئەو کاتەش حکومت نایڵێت دەرچووەکان دامەزرێن بە مەرجێک دەبێت ئەو کەسە سەر بە فڵانە حیزب بێت. بۆیە دێتە لای شێخ و پێی دەڵێت دروستە بچمە نێو ئەم حیزبە تاوەکو دامەزرێم و بژێوی ژیانم بەدەست بێنم. جا دەبێت شێخ چ وەڵامێکی دابێتەوە. دەڵێ بڕۆ بۆ بازار سەتڵێک بکڕا لەگەڵ کێلە بەفرێک و سەتڵەکە پڕ ئاو بکە و بەفرەکەی تێ بکە تا سار دەبێت. شوێن هەبووە لە بازار وەکو قەڵای هەولێر بووە نزیک بازاری شێخەڵڵا. ئەو شوێنە ناوی بابلتەوب بوو واتە وەکو هەولێر و بازاری شێخەڵڵا بووە لە ناوڕاستی شار بووە. دەڵێ بڕۆ بۆ بابلتەوب ئاوی سارد بفرۆشە و بەسەر بڵندی و بەهێزی بازووی خۆت بژێوی باشترە بۆ تۆ لەوەی بچیتە ناو ئەو حیزبەی کە لە خوددا ناترسێ. بۆیە ئەم پیاوەش جگە لە بەجێگەیاندنی ئامۆژگاری شێخ هیچ کارێکی تر ناکات. جا ئەمەش یەکێکە لە هەڵوێستە جوان و جوامێریەکانی جەنابی شێخ. ئەو بێمنەتانە دەژیا و لە هیچ کەسیش نەدەترسا. لە بواری بانگەوازیشدا هەڵوێستی بەرچاوی هێندە زۆرە لە ژمارە نایە. ئەو دەڕۆشت بۆ لادیەکان و ئامۆژگاری خەڵکی دەکرد و ڕێنوێنی دەکردن. دوای ماوەی 45 ساڵ یەکەم جار بوو کە لە مەجلیسی دیوەخانی ماممدا بینیم حاجی محەممەد عەلی یەکسەر خۆشەویستی شێخ مستەفا پێنجوێنی کەوتە دڵم چونکە قسەکانی ئەو قسەی عەشایری نەبوو، قسەکانی قسەی ئیسلام بوو، قسەکانی سەرچاوی گرتبوو لە قورئان و سونەت. ئەگەر قسەی بکردایە و سەرنجت بدایە دانیشتوانەکە هەمووی بە جوانی گوێی خۆی هەڵخست بوو بۆ قسەکانی. ئەمە لە کۆتایی هەفتاکان باز دەکەم واتە 45-46 ساڵ پێش ئێستا. مام محەممەد عەلی ئەو کاتە متەوەلی مزگەوتی ئەلعالی بوو. مامە محەممەد لە ساڵی 1970 کۆچی دوایی کرد. دوای ئەو خوددا منی شەرەفمەند کرد خزمەتی ئەم مزگەوتە بکەم. ئەگەر خوددا بەندەیەکی خۆی خۆش بوێت بەکاری دێنێت بۆ خزمەتکردنی ئاینەکەی خۆی. هیوادارم ئێمە و ئێوەش لە خۆشەویستانی خودای پەروەردگار بین. بەڕێوەبردنی مزگەوت دوای مردنی مامە محەممەد کەوتە سەرشانی من. جا دوای ئەوەی بەڕێوەبردنی مزگەوت کەوتە ئەستۆی من زۆر نزیکتر بوومەوە لە شێخ مستەفای پێنجوێنی. من هەمیشا قسەم لەگەڵ شێخ مستەفای پێنجوێنی دەکرد. بەم جۆرە کەوتە خەیاڵم کە مزگەوت گرنگی خۆی هەیە. گرنگی لە بواری بانگەوازیدا، گرنگی لە بواری وتارداندا، گرنگی لە بەڕێوەبردنی مزگەوت. هەروەک ئەوە وابوو بڵێ موحسین من لە مزگەوتە لەگەڵ تۆدا هاوکارم. پەیوەندیمان ڕۆژ بە ڕۆژ پتەوتر دەبوو لەگەڵ جەنابی شێخ مستەفای پێنجوێنی. هەموو دەم سەردانم دەکرد. زۆر جار دراوسەی سیخور هەبوو. پێی دەگوتم موحسین ئاگاداری تەلەفۆن و قسەکانت بە. شێخ مستەفا کەسێکی ئاسایی نەبوو، کەسایەتیەکی ئاسایی نەبوو.
شێخ مستەفا پێنجوێنی بە گیانێکی گەنجانەی توانادار کاری دەکرد، واتە کاتێک تەمەن و زانستەکەی بەراوردەکەی یەکسەر دەسەوسان دەبیلەوەی لە مزگەوتێکدا بنیشی و دەست بە خوێندن بکەی، بەڵام ئەو بە ڕوحیەتێکی گەنجانە کاری دەکرد. ئەو وەکو شاخێک بوو، هەرگیز نەهەژاوە. ئەو سیفەتێکی پیاوەتی و ئازایەتی و مەردایەتی و جوامێری تیا بوو. هەموو کاروکردەوەیەکی ئەمنی و ئیستیخباراتی لەلای ئەو هیچ گرنگیەکی نەبوو. ئەو بە ڕوحێکی گەنجانە کاری دەکرد لە بواری بانگەواز و تەنانەت لە دروستکردنی مزگەوتیشدا ئامادە دەبوو. ئەو لە دانانی نەخشەی دروستکردنی مزگەوتیشدا ئامادە بوو. دەچوە لادێکان بۆ بەشداریکردن لە ئاهەنگیکردنەوەی مزگەوتەکان لە مزگەوتی سدیق ڕەشان یان لە مزگەوتی تر وەکو مزگەوتی فتح العلی و زۆر مزگەوتی دیکەش کاتێک خەڵکی بیانزانیە شێخ مستەفا لەوەیە، خۆ کاتە سۆشیال میدیاش نەبوو، تەنیا تەلەفۆنی نۆرماڵی ماڵان هەبوو، بەڵام خەڵک هەواڵیان دەدا یەک و پەیوەندیان بە یەکترەوە کرد. بە یەکتریانەوت ئەمڕۆ شێخ مستەفا لە فڵانە مزگەوتە. ئیتر مووسڵ بە تێکڕا بەرەو ئەو شوێنە ڕۆیشتن. لەبیرمە ناوچەی ئێماگەر بە پاسکیل بۆی بچوای چل خولەکت پێچوو، ئەمجا خەڵکی ئامادە بوو بە پاسکیل ئەو ماوەیە ببڕێ تاوەکو بگاتە ئەو شوێنە کە شێخ لەوێ بوو بۆ ئەوەی لە وتارەکەیدا ئامادە بن. ئەوانەی من بەبیرم دێ کە لەلای ئەو قوتابی بوون، بریتی بوون لە شێخ ساڵح حەمودی، هەروەها شێخ ئەکرەم عەبدولوەهاب و شێخ سادق المزوری و شێخ ڕەیان تۆفیق بوون. بەڵام ئەوەی ئیجازەی مەلایەتی لە شێخ مستەفا وەرگرتووە ئەوەی من بیزانم بریتی بوو لە شێخ ڕەیان تۆفیق کە ئێستا خۆی بۆ خۆی ئەویش قوتابخانەیەکە، چونکە بێگومان شێخ مستەفاش بریتی بوو لە قوتابخانەیەک کە ئێستا شێخ ڕەیان ئەو قوتابخانەیە بەڕێوابات لە مووسڵ. ئەمە نیعمەت و بەخششێکە کە زانایەکە ڕواو لە دوای خۆی ئەم سپاردەیە دەدات بە کەسێک کە بتوانێ هەڵی بگرێ. وتراوە شێخ مستەفا ڕەحمەتی خوای لێبێ کاتێک لە مووسڵ دەرچووە پێیان وتووە بۆچی مووسڵ بەجێ هێڵی یان کێ لە دوای خۆت بەجێ دێڵی لە مووسڵ؟ وتوێتی من دەڕۆم لە دوای خۆم شێخ ڕەیان تۆفیق بەجێ دێڵم، چونکە بەڕاستی ئەو موو بەموو لەسەر ڕێڕەوی شێخ مستەفا دەڕوا. سوپاس بۆخوا شێخ مستەفا ئێستا قوتابخانەیەکە لە مووسڵ. ئەو تەنها نەبووە، ئەمە سیفات و خۆڕەوشتی زانای ڕاستەقینەیە بۆ ئەوەی بڵێن ئەو ڕۆیشت و ئەوە شوێنەوارەکەیەتی. ئەوە تا ئێستا شێخ گەڕاوەتەوە لای خودای خۆی، بەڵام لە دوای خۆی ئاسەوارێکی گەورەی بەجێهێشتووە بۆ خەڵکی مووسڵ، بەتایبەت دەوانەی کە زۆر خۆشیانەویست. لە هەڵوێستێکی تریدا لە بواری بانخوازیدا ئەو کاتەی لە قوتابخانەکان داوانەی دەوتەوە لە قوتابخانە حکومیەکان، بە تایبەتی دوای ئەوەی جاری یەکەم لە میسر گەڕایەوە، یەکەم جار کە دەچێتە پۆلێک لە بواری زانست پرسیار ناکات ئایا چی فێربووی یان چی فێر نەبووی، بەڵکو قوتابی بە قوتابی لی دەپرسی ئایا تۆ نوێژ دەکەی یان نا، واتە بەڕاستی یەکەم جار لەبارەی نوێژەوە پرسیاریان لێ دەکات. جا ئەمە لە بواری بانگەوازیدا لە بواری تردا ئەسپی خۆی تاوداوە کە ماوە مۆڵەتمان کەمە لێرەوە باسی بکەین. لێرەوە بەڕاستی ئەگەر بچینە نێو هەموو ژیانی بە ماوەیەکی زۆر اینجا دەتوانین کەمێک لێی باس بکەین. من کە یەکەم جار بە دیداری شێخ شاد بووم، ڕەحمەتی خوای لێبێت لە مزگەوتی کەفاعات بوو، پێشتر زۆرم لەبارەوە بیست بوو، بە تایبەتی ئەو کاتەی قوتابی بووم لە قوتابخانەی ئامادەی لە ساڵی 1984 بۆ 1985. زۆر جار دەمبینی کە لە شەقامەکان تێپەڕ دەبوو. من ئەو کاتە منداڵ بووم، بەڵام یەکەم دیدارم لەگەڵ ئەو کاتە بوو کە لە مزگەوتی کەفاعات بوو. لە ساڵی 1970 لەو کاتەوە هەموو کات سەردانم دەکرد تا لە مووسڵ ڕۆیشت، واتە تا نزیکی 7 ساڵ هاوڵێتیم کرد. شێخ مستەفا پێنجوێنی چەند بوارێکی جۆراوجۆری بە یەکەوە کۆ کردەوە، لەوانەکانیدا بە تایبەتی لە بواری خوێندنی ئەزهەر و خوێندنی ژێردەستی زانایانی کوردستان، هەروها لە بواری گۆڕینەوەی ڕاوبۆچوونی زانستی لەگەڵ زانایانی مووسڵ. بۆیە بوونی ئەو وەک بازنێکی بە یەکگەیشتن بوو لە نێوان ڕۆژئاوا و ڕۆژهەڵات، یان لە لێوان باکوور و باشوور. بێگومان ئەو بازنانی ئەو زنجیرە بوو کە توانیوەتی بەیەکی بگەیەنێ و ئاوێزانی یەکتری بکات بە جۆرەی وتەی ئەو زانایانە کە بینیمانە کۆڕ و دیوەخانی ئەو، چونکە من هەروە گوتم قوتابی ئەو بووم. بۆ من ئەو وەکو باپیرم وایە ئەگەر بەم مانایە باسی بکەین، بەڵام ئێمە شانازی دەکەین بە بوونی مامۆستایەکی وەکو ئەو، هەرچەندە هیچ جیاوازیەک ناکەین لە نێوان زانایاندا، بەڵام منهەج و پرۆگرامی وانەکانی دیار و بەرچاو بوون. خدا پاداشتی بداتەوە. زانایەکی پایەدار و بەڕێز لەم تەمەنەدا
خۆ من کاتێک باسی 45 ساڵ بەر لە ئێستا دەکەم هێشتا شێخ تەمەنێکی گەورەی هەبوو، خۆ بچووک نەبوو. شێخ بە ڕوحیەتێکی گەنجانە کاری دەکرد. ئەو هەرگیز لە شوێنێک نیشتەجێ نەدەبوو نەجوڵێت یان لە ناو مزگەوت دابنیشێت، بەڵکو بەردەوام لە هاموشۆدا بوو لەگەڵ هەموو چین و توێژێکدا لە خەڵکی مووسڵ. لە ڕاستیدا وەک هەورە بروسکە بوو، دابەزی بۆ خەڵکی مووسڵ. ئەوان بەڕاستی زانایەکی گەورەیان لەدەستدا. شێخێک کە ڕوحێکی ئیسلامی پاکی هەڵگرت بوو، ڕوحێکی گەنجانەی بەتوانە، پیاوەتی، جوامێری و ئازایەتی. بێگومان زەرەرێکی گەورەمان لێکەوت. بەنەمانی لە ڕاستیدا زەرەرێکی زۆر گەورە بوو. هەرچەندە بە فەزلی خوددا هەرێمی کوردستانی پیرۆز مێژوویەکی دێرینی هەیە لە بەرهەمهێنان و ئامادەکردنی باشترین زانایانی ئیسلامی لە عێراق، باشترین زانایانی ئیسلامی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لە کوردستانەوە بەرهەم هاتوون. جێگای باسکردنە کە شێخی گەورە و بەتوانە هەزار ڕەحمەتی خوای لێبێت، شێخ عەبدوڵڵای هەولێری، شێخ عەبدولکەریمی مودەڕیس، گەورە موفتی عێراق، شێخ مستەفا پێنجوێنی، شێخ سادق مزوری. ئەمانە هەمویان زانای ناودار و بەتوانان و لە هەرێمی کوردستانەوە سەریان هەڵداوە. چەندە بە ڕۆیشتنی شێخ مستەفا زیانێکی گەورە لە زانستی شەرعی کەوتووە، بە تایبەتی لە جیهانی ئیسلامی بەگشتی و لە عێراق بە شێوەیەکی تایبەتی. هەروەها بە تایبەتی تر بۆ خەڵکی مووسڵ زەرەر و زیانێکی گەورەیە کە شێخ مستەفا پێنجوێنیمان لەدەست چوو. جابم بۆ نەیەوە من پەیامم بۆ خۆم و بۆ هەموو زانست خوازانەوەیە قەدری ئەم سپاردەیە بزانن، لێرەوە بەڵێن نوێ بکەنەوە کە لەسەر ڕێڕەوی شێخ مستەفا بڕۆن و بەردەوام بن لەگەڵ هاوشێوەکانی. هەروەها وتمان کە خەڵکی مووسڵ خۆشەویستی لە ڕادەبەدەریان هەبوو بۆ شێخ مستەفا، ئەویش بە هەمان شێوە خۆشەویستی لە ڕادەبەدەری هەبوو بۆ خەڵکی مووسڵ. تاوەکوڵێن تەنانەت دەڵێن کاتێک مووسڵی بەجێ هێشتووە چوە بۆ دەرەوەی وڵات، لەو کاتەوە لە فڕۆکەخانە ماڵاوایی لێکراوە، زۆر بە کوڵ گریاوە. بە جۆرێک گەوانی لەوێ ماڵاواییان لێکردووە، ویستویانە هێوری بکەنەوە بەڵام نەیانتوانیوە. ئەمەش بەڵگەیە لەسەر خۆشەویستی ئەو بۆ ئەو شوێنە، واتە بۆ مووسڵ. خەڵکی مووسڵیش بێگومان بە هەمان شێوەی ئەو خۆشەویستی بەتینیان بۆ شێخ هەبووە. گومانی تێدا نیە زانایانی کورد دەستی باڵایان هەبووە لە پێگەیاندنی زانایانی خەڵکی مووسڵ یان خەڵکی مووسڵ بە شێوەیەکی گشتی. وەرە بە هەر زانایەکی ئێمە بڵێ لای کێ خوێندوتە یەکسەر بۆت ڕیزەکە فڵان زانای کورد، فڵان زانای کورد، فڵان مامۆستای کورد. ئەمە شوای کردووە فەزل و گەورەی هەبێ بەسەر خەڵکی مووسڵە، بەگشتی بۆیە ئەوان خەڵکی مووسڵیان زۆر خۆشەوێ و خەڵکی مووسڵیش ئەوانی زۆر خۆشەوێ، هەروەکوی خێزان لەسەر یەک خاک ژیاون. داوا لە خوای گەورە و پەروەردگارەکەم ڕەحمەتی خۆی بڕژێ بەسەریانە، خوای گەورە قەرەبوومان بۆ بکاتەوە لە شێوەیەم پیاوانە، چونکە ئەوان تەنیا وێنەیەکی چاک و پاکیان نیشاندا لە ئیسلام و شکۆی ئیسلام. ئەوان زانایەک بوون بەڕاستی خۆیان سوگ نەکرد، بەڵکو سەربەرزانە ژیان و بەرژەوەندی دنیایان لەژێر پێی خۆیاندانا بۆ بەرزکردنەوەی ئیسلام و مسلمانان. هەر بۆی ئەوان قەرزاری هیچ کەسێک نین، بەڵکو خەڵک قەرزاریەوانن. ڕاستیدا مردنەکەی هەرچەندە چەند ڕۆژێکی خایاندووە، بەڵام من وای دەبینم کاریگەری ئەم بەڕێزە لە داهاتوو زیاتر دەردەکەوێت. بەڵام لەسەر ئاستی کۆمەڵایەتی هەواڵی کۆچی دوای ئەم زاناپایە بەرزە زۆر کەسی تاساند. هەواڵەکە زوو بڵاو بوو و سوپاس بۆ خوددا هەر قوتابیەک یان هاوڵاتیەک یان فێرخوازێک وێنەیەکی مامۆستای لەلا بوو لە سۆشیال میدیا بڵاوی دەکردەوە، داخ و پەژارە و هاوخەمی لە ژێریدا دەنووسی لە واتسئاپ و لە فەیسبوک. بە جۆرێک پشێوێکی زۆر لە نێو ڕاگەیاندن دروست بوو، هەرچەندە ئێستا تەنها چەند ڕۆژێک تێپەڕ بۆ بەسەر مردنەکەیدا، بۆ تەنها چەند ڕۆژێک ئەم پشێوێ دروست بوو، جا دەبێت لە داهاتوودا چی بێت، چونکە بەڕاستی هەواڵێکی دڵتەزێن بوو. هەر بەو بۆنەیەوە ئەنجومەنی پرسەدانان ئەمڕۆ لە مووسڵ هەڵسا بە سازدانی پرسەنامە لە یەکێک لە هۆڵە گەورەکان لە مووسڵ. هەڵوێستێکی دیکەشتان بۆ باس دەکەم لە بواری زانستی. لە ڕاستیدا من لای یەکێک لە قوتابیەکانی ئەو قوتابی بووم بە ناوی شێخ سادق محەممەد مزوری. ئەو پێشتر لای مامۆستا قوتابی بووە. خۆشی شێخ سادق بڕوانامەی مەلایەتی لای شێخ عەبدولکەریمی بیارە وەرگرتووە، واتە شێخ عەبدولکەریمی مودەڕیس. پێشتر ئەلیفەی ئیبن مالیکم لە لای ئەزبەر کردبوو، واتە نزیکەی 750 بەیتم لە لای خوێندبوو. ڕۆژێک بینیم شێخ لە مزگەوت بوو، لە مزگەوتی کەفاعات. بانگی کردم و لێی پرسیم، چونکە ئەو قوتابیەکانی زۆر تاقی دەکردەوە و لێی پرسیم
ئایا بە شێوەیەکی چاک و پوخت فێربووی یان نا، چونکە ئەگەر بەباشی فێر نەبووی نایە یەکسەر دەچوە لای شێخ سادق گلەیی لێ دەکرد کە فڵانە قوتابیت بە چاکی فێر نەکردووە. هەر تەماشای بکردی تایە دەیزانی بەباشی فێربووی یاخود نا، چونکە لە ڕاستیدا فیراسەتی هەبوو بە نووری دڵ دەیبینی. جارێکیان بە بەیتە شعرێک لێ پرسییم لە نەحوو، سوپاس بۆ خوددا ئەو کاتە زانیم و وەڵامم دایەوە، پێیوتم زۆر باشە ئافرین، زۆر دڵخۆش بووم، سوپاس بۆ خوددا. کە ئەمەش فەزلی خوددا بوو بەڕاستی کە زانیم هەستم بە فراسەتی ئەم زانایە دەکرد باشکرا. هەمیشە قوتابیانی زانستی شەرعی تاقی دەکردەوە لەبارەی فقه، پرسیاری دەکرد لە نەحو لە زمانەوانی، بە هەمان شێوە بۆ هەموو قوتابیانی دیکەش وانەی ئامادە دەکرد و لێپرسینەوەی دەکرد. هەرچەندە من هیچ جوانەیەکی دیاریکراوم لە لای ئەو نەخوێندووە، بەڵام لە لای قوتابیەکانی ئەو أنا لم أدرس عنده كدراسة يعني حقيقة بس كنت أحضر دروسه وإنما درست عند شێخ مستەفا پێنجوێنی کەسێکی ئاسایی نەبوو، چونکە هەروەک باسی دەکەین ئەو کەسێکی وابوو لە نێو مشتێک ئەقلیدا زانست و زانیاری خۆرهەڵات و خۆرئاوا کۆی کردبووە لەگەڵ زانستی باکوور و باشوور. هەروەها بە جۆرەی ئەوەی زانیومانە ئەو کەسێکی تا بڵێ تەقوادار و لە خواترز بووە، هەروەها دنیانەویست بووە. بۆی ئەم جۆرە کەسانە دەنگ و سەدا و ناوبانگیان دوور دەڕوات. بە تایبەت شێخ خوا بیپارێزێ خۆ بەکەم زانێکەی هەر لە نێو مزگەوتەکەدا نەبوو، بەڵکو لەباری پەروەدە و وەزارەتی پەروەردەشدا لەگەڵ قوتابەکانیدا لەگەڵ مامۆستا و بانخوازانی پەروەدەی ئیسلامیدا بە هەمان شێوە جێگای دیار و بەرچاو بوو لە نێو دڵی قوتابیان و مامۆستایانیشدا. بۆی شێخ مستەفا ڕەحمەتی خوای لەبێت یادگاریەکانی ئەو وا بە ئاسانی لە دڵەکاندا ناسڕێتەوە و بێگومان تا هەتای ناوی بە زیندوی لەسەر زمان و لە نێو دڵەکاندا دەمێنێتەوە. خدای گەورە پاداشتی ئێمە و هەموو موسڵمانانیش بداتەوە. على مدى الأزمان فجزاه الله عنا وعن المسلمين خيرا.